لێتان پرسیوین ئێوە چین ئەوەش وەڵام لووتکەی قەندیل گەوەی ماکۆک پێدەشت و بناری حەمرینین بڕنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاح الدینین کڵپەی باوەڕ گڕی کەرکووک ناڵەی پیری بادینانین پەنجەی زاڕۆڵی هەڵەبجە و کفنی ئاڵی شەهیدانین دەنگی قورئان چەکی خەبات کێوی کۆڕێ و بالیسانین بەرگونانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین تینووی ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوەی جیهانین نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێنج پارچەی کوردستانین سڵاوتان لێ بێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێ بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش چەند ڕۆژێکی دیکە پێدەنێنە نێو ساڵوەگەڕی تیرۆرکرانی یەکێک لە ئەستێرە هەرەگەشەکانی ئاسمانی ئەدەبی کوردەواری ئەویش خدر کۆساریە لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا قسە دەکەین لەسەر جیهانە ئەدەبیەکەی شیعری کۆساری کۆساریەک کە لە تەمەنێکی زۆر کەمی ژیانی خۆی داتوانی پەنجەی لە دیواری ئەدەبی و ڕووناکبیری کورد جێبهێڵێ و بنەخشێنێ لە مەڵقەیەدا قسە دەکەین لەسەر چەمکەکانی زمان و وێنەی شیعری و مۆسیقا و مەرگ و تێپەڕاندنی یام ئایدۆلۆژیا لە شیعری کۆساریدا بۆچی تا ئەم لەحزەیەش کۆساری بێنازە خەریکە شمشێرەکانی ئایدۆلۆژیا کۆساری هەر بەردەوام دەکوژنەوە و تیرۆری دەکەنەوە تاکەی ئێمە دەتوانین ئەو تەمەی کە جیهانە فراوان و جوانەکەی کۆساری داگرتووە لای بین و بە چاوی خۆیەوە سەیری کۆساری بکەین لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سوهەیب فاروق شارەزای ئەدەبیاتی کوردی پێکەوە باز لە دنیای شیعری کۆساری دەکەین مامۆستا سوهەیب زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە دەبەخشی سپاس بۆ ئێوەش گەورەیتان نواندوارتان کێشە بە هیوان بتوانین چەند سەرە قەڵەمێک چەند وتێک لەبارەی کۆساریەوە بڵێن ئینشاءالله لە پێشەکە ئاماژەم بەوە کرد کە کۆساری بێنازە کۆساری ناخوێنرێتەوە کۆساری تا ئێستاش ئەگونجێ ململانەی ئایدۆلۆژیاکان وەکو دەنکە گەنمێل نێوان دوو دەستاڕە هەر ئەیهاڕێ و هەر بەردەوام زەجر بەر ڕوحە پاکەکەیەکەوێ بۆچی کۆساری دوای ئەوەندە ساڵ لە تیرۆرکرانی هێشتا بەشێکە لە یان هۆکارێکە لە نێوان ململانەی ئایدۆلۆژیاکان سپاسی دووبارە ئەلبەتە گەرمانەوەی قسە لەبارەی کۆساریەوە بکەین ئێمە دوو ڕەهەند لە ناو کۆساری ئابینینەوە ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە کۆساری دیوە ئەدەبیەکەیەتی چونکە ئێمە لە مامەڵەیەکی ئەدەبیانە لەگەڵ شاعراکەین ئەوەی کە تا ئێستا هەیە زیاتر کۆساری وەک مجاهیدە یان وەکو شەڕڤانە یا وەکو خواناسێک ناسێنراوە و پێویستە باز لەوە بکەین چیدی ئێمە و قۆناغە تێپەڕ بکەین و پێم وایە یەکێ لەو هەوڵانەی کە لە ئێستاە ئەدرێ و لە ئێستاە باوە قسەکردن لەسەر بەرهەمی شاعرنی لەسەر خودی شاعرەکە و پێم وابێ یەکێ لە هۆڵە جدیانش بەرنمەکەی ئێوەیە کە زۆر جێگەی دەستخۆشیە کۆمەڵێک هۆکار هەن کە وا دەکەن بەگشتی شاعران و لە ناویاندا کۆساری بە تایبەتی کەمتر وەک خۆی بخوێنێتەوە و مامەڵێکی شاعرانی لەگەڵا بکرێ دۆخێکە لە ناو شعری کۆساریە و لەم ژیانی کۆساریە دۆخێکی ئایدۆلۆژیە و ئایدۆلۆژیا باڵێکی ئەگەر بڵێم تا ڕادەیەک زۆر باشی کێشاو بەسەر شعری کۆساریە وەک هەموو ئەوەی کە لە پێش شعری کۆساری شاهبووە ئایدۆلۆژیا ململانێکی زۆری کردو لەگەڵ شعری شاعرانە و هەرمە وای کردووە لای زۆرێک لە شاعران ئایدۆلۆژیا زاڵ بێ شاعریت لاواسر بێ و لای کۆساری ئەکرێ بڵێن بەرامبەر بووەتەوە 50 ئەگەر هەڵە نەبم کۆمەڵێک هۆکارن کە کۆساری وای لە کۆساری کردووە کە وەکو خۆی نەخوێنێتەوە یەکێ لەوانە هەر مۆدیلی خوێندنەوەی کلاسیکیانە بۆ شاعر و شاعرەتی ئەوەیە کە زیاتر لە ئەوڵەوە گرنگی بە شاعرە دراوە ئەوەی کە ئەخرایە پەراوێزەوە دەق بوو لە ئەوڵەوە دۆخەکە وا دەخوێنراوە کە ئەوەی هەیە شاعرە و شاعر سەرتۆپە و خۆی خولقێنەری دەقەکەیە ئیتر خۆی جۆرەك لە ئیمپراتۆریەت و لە باڵادەستی هەیە و تەنان لە ناو نەقدی ئەوروپیشە کەسێکی وەکو ڕیچاردز بە تەسەوری وابوو کە ئێمە پێویستە لە ژیانی شاعیر و تاریخی شاعیر و دەوروبەری شاعیر بخۆڵینەوە بۆی بزانین شاعرەکەی چی و لە چی دەکۆڵێتەوە دوای بەدوایەوە
بوونەوە ئێمە قۆناغێکمانە بوو کە قۆناغی دەقسەنتەری بوو لەناو دەقسەنتەریای تر ئێمە پێویست بوو واز لە خودی شاعیرەکە بێنن و بەرهەمەکانی بخێنە بەرباس قۆناغی دوای ئەومانە بوو قۆناغی خوێنەر سنتەریە ئێمە ئیتر واز لە دەق و شاعیرێنین و لە ڕێگەی خوێنەرەوە چونکە ئەوم باگراوندی معریفی خوێنەرەکە بڕیارەدا ئەو شاعرە چی وتویان و دەقە چیتیایە ئەوەی کە گرفت بۆ کۆساری دروستەکە و دۆخی یەکەمە بە کلاسیکانە خوێنرێتەوە کە باوەڕی وایە ئیدیە بێ ژیانی شاعر هەموو شتێکە یەکێکی تر لە گرفتەکانەوەی ئێمە هەمیشە کللتورێکی زارەکیمانە بوو لە ناو کللتوری زارەکیە شوێنە یا مەجالێک بۆ خوێندنەوە بۆ نەقدی جددی بۆ بابەتی جددی نیە هەتا ئێسەشی لەگەڵا بێ بەو هەموو ژمارە زۆری کە ئێمە تا ڕادێکی باش ئێستا بەرەو پێشوونمان هەبوو لە بابەتی نووسین و ڕەخنەوانە هێشتا هەر ئاوڕێکی زۆر جددی لە کۆساری نەدراوەتەوە کۆساری شاعیرە ڕابوونی ئیسلامیە و بۆ دۆخە دیندارانەوە نووسیوەتی کە هەرچەند من باوەڕم بەوە نیە ئەدەبیاتی ئیسلامی و نائیسلامی ئەدەبیاتێکی گشتگیرە و ئەو فەرعانەی کە لی جیا دەبنەوە ئەمە ئیسلامیەوە ئەوە ئیسلامی نییە ئەمەیان ئەدەبیاتی مەرگە ئەویان ئەدەبیاتی گەنجانەیە ئەمیان ئەدەبیاتی زیندانە تا ڕادێک کار لەسەر ئەدە بکەن هەمیشە کۆساری بەر ئەو ململانەیە کەوتووە و هەمیشە کۆساری وەک چەکێک وا بووە ئایدۆلۆژیست جۆرێک لە دۆخی ئایدۆلۆژیستی بەرامبەر بە تەرەفێکی تر بۆ بوونە دیندارەکان بەرامبەر بێدینەکان بەکاریانێنا وەکو چەکێک وا بووە هەمیشە دیفاعیان پێکردو و هەمیشە لە ناو کۆڕ و کۆبوونەوە و مەجلیسەکاندا کۆساری وەک هێزە خوێنراوەتەوە بە جۆرە لە جۆرەکان شەڕی پێکراوە و لەم دۆخەیاش کۆساری وەکو شاعیر ئەفەوتێ هەمیشە تەنانەت پێشکی دیوانەکانی بەجۆرە لە جۆرەکان کەمتر وەکو شاعر باسکراون ڕەهەندە ئایدۆلۆژیەکە زۆر زاڵە بەسەریە ئەمە ژوای کردووە کە کەمتر ئەو بەرکەوتنە شعری هەبێ لەناو ڕابوونی ئیسلامیە جۆرێک لە ڕاگەاندن هەبوو بە نووسرا و بە بێنرا و بە خوێنراوە تا ڕادێک پانتایەکی باشی داگیرکردووە پێی سەردەمەکەی خۆی حیف لەو کاتەیە کۆساری بەکو شاعر نەناسێنن حتا ئەو دەمێکە کەسانێکی وەکو عادل باخەوان هەبوون ئەیانتوانی نووسری جددی بن و نەقدی جددی لەبارەی کۆساریەوە بکەن و بیکەن بە سەرەتایەکی باش بۆینەوەی دوای ئەوان بێت ڕخنە لە کۆساری بگرێ و سەرەتایەکی باش بێ ئەوەی لای ئەوان هەبوو زیاتر شعر بوو مەسەلەن لە عادل باخەوان کۆساری قاسپەیکەوە دەنگی چریکەی نازە ئەمە مشاعرە بۆ ئەو کاتەمە هەر وەسف بوو ئێمە لە ڕێگەی وەسفەوە ناتوانین بگەین بە کرۆکی بابەتەکانی کۆساری و گرنگ بوو لەو کاتە قەڵەمێکی وەکو عادل باخەوان و هەموو ئەوانەی لەو دەوروبەرە لە میدیای ئیسلامیا کاریان نەکرد لە ڕووی نەقدی جددیەوە ئیشان لەسەر شعری کۆساری بکردە پێم وابوو تر ئێستا دۆخەکە بەم جۆرە نەبوو ئێمە خۆمان ئەتوانین یام کۆساری لە ناو دیوانەکەیە ئەم کۆدەی داوەتە خوێنەر کە بتوانین لە ڕێی شێعرەکانیەوە ئەو پەیامانی کە لە شێعرەکانی جێ کردوونەتەوە نا ئایدۆلۆژیستی بەسەر کۆساری و بەسەر دنیا شعریەکەی کۆساریا ببڕین مەبەستمەوەیە کۆساری خۆی ئەم مەجالەی داوەتە دەزمنی خوێنەر یاڕۆی ئیسلامیکەوە کۆساری وەکو ئایدۆلۆژیایەک ئایدۆلۆژیستێک بناسیێنین کۆساری ئەمەی جێهێشتۆیان بۆونە هەر خۆی پەیامی ئەوەی تیا کە بەڵێ ئەم کەسێکی نا ئایدۆلۆژیستیە زانی ئەگەرێمە هەندێک لە نمونەی شاعرەکانی وەربگرین هەر خودی ناونیشانی دیوانەکە بورکانی شعر بە جۆرە لە جۆرەکان هێزێکی تایە هێزێکی دیندارانە و ئەحساسێکی ئایدۆلۆژیسیانی تایە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە کۆی دیوانەکە ئەوە بێ من ئەگەر هەرچەندەوە لەوانە قسەیەک بێ تۆزێ مەتاتی بەیان تۆزە پرسیاری زیاتر هەڵبگرێ پێم وابێ 50/50 بەشێکی زۆر ئایدۆلۆژیای تایە 2012 بوو دووشەممە بوو شەهیدێکم بینی کاغەزێکی لە گیرفان نبوو دەرم هێنا و خوێندمەوەی لێ نووسرا بوو هەر کاتێک بینیتان دارگوێزێک توربەی دار خۆرما بێ ئەوسا ئەشێ ئاڵای غێری ئیسلام لە کوردستان ڕێکدا کوتێ ئەمە بۆ خۆی بە جۆرێ لە جۆرەکان بانگەشەکردنێکە بۆ ئایدۆلۆژیاکی دیاریکراوە دینی ئیسلام و حتا لە ناوی شێنە مەسەن ئەو ڕەوتەی کە کۆساری وەک سیاسیەک وەک پێشمەرگەی وەک حیزبێک ئیشی تیا کردووە هەموو ئەوانە بەڕوونی بەرچاوەکەون لە شارەکانی و زۆر بەوردیش ئیشی لەسەر کرد و خۆشی نەی شاردوێتەوە و تەنانەت شەهید بوونەکەشی لەسەر ئەو ڕێبازە بە جۆرێ لە جۆرەکان ئەوەمان پێ ئەڵێ تا ڕادەیەکی باش ئەو دۆخی ئایدۆلۆژیایە هەم وەک سیاسی هەم وەک ئاین لە ناو شعری کۆساری هەیە بەڵام لێرە هەشتێگەیە تا چەند ئەم پرسە ئایدۆلۆژیە کراوەتە قوربانی شعریەت وەکو پێشتر کە ئەکرێت لە پرسیارەکانی دواترا وەڵامی ئەوە بینەوە لە قۆناغی پێش کۆساری ئێمە کۆمەڵی نمونەی شاعرمانەیە کە دوایی ئێمە سەریان بە شکڵێکی زۆر واضح و بە شکڵێکی زۆر تایبەت شعریەت کراوەتە قوربانی ئایدۆلۆژیا و ئەوەی هەیە ئایدۆلۆژیا اینجا بە سیاسی و بە ئاینیەکە بەڵام لای شعری کۆساری ئەمە کەمترە بینێ ئەکرێ بڵێن تا ڕادێکی باش ئەو هاوسەنگی و باڵانسی پاراستووە وەک چۆن ئێمە کۆسارێکی ئایدۆلۆژیست ئەبینینەوە لە ناو شاعرەکان لەناو دیوانەکەیە بە هەمان شێوەکرێ شاعرێکی باشش بدۆزینەوە لە ڕێگەی ئەو دال و مەدلولە وەک زمانزانێک وەک شاعرێک وەک خەیاڵکەرەوەیەک ئەمانداتێ زمان لای کۆساری چرۆیەکە و ئەپشکوێ یا شکۆفەی کردو ینی هەست دەکەی زمانێکی قوڵ یا زمانێکی دەوڵەمەند شعری کۆساری تەنیوە
ئەی من زۆر جار دەڵێم خەڵکی منتیقەی پشدەرو بتوێن پشکی شێریان بەرکەوتووە لە زمانزانی و داهێنانی کۆمەڵێ وشەی جوان بۆ نێو فەرهەنگی زمانی کوردی. کۆساریش کوڕی ئەو ناوچەیە، کوڕی کێوەڕەش و گوڵ و گوڵزار ڕازاوەکەی منتیقەی پشدەر و ڕانیە و قەڵاتزیە. پێم خۆشە لەبارەی زمانەوە لای کۆساری قسە بکەین. زمان چه حزور و چه ئامادەیی و چ پێگەیەکی هەیە لە شاری کۆساریە؟ پرسێکی زۆر جوانە. لە ڕاستیدا ئەگەر ئێمە بینە سەر قسەکردن لەبارەی زمانە و لەبارەی شعرە و دۆخی لە ئێستاە لەبارەی شعرەوە قسەکرێ تەنها زمانە و هیچی تر و ئەدەب لە ئێستاە بوونەوەرێکی زمانەوانیە و ئێمە توانین ئەگەر قسەکەی هایدگەر بە نمونە بێنینەوە زمان ماڵی بوونە ولیکرێ لەناو ئەمە شالناو ئەو ماڵی بوونەش ئەمە شعرمانە بێت و دوجار شعر بەدیهێنراوەکی نێو ئەو ماڵی بوونەیە و بە جۆرێ لە جۆرەکان قسەکردن لەبارەی شعرە و حتمما قسەکردن لەبارەی زمانەوە و ئەوەی کە شعر لە قسەی ئاسایی جیاکاتەوە زمانەکەیە. و لە ناو شعری کۆساریە ئەم زمانە زۆر زۆر تایبەتە و ئەوەی کۆساری لە پێش ئەوانی پێش خۆی جیاکاتەوە بەکارهێنانی ئەم زمانێتە و هەم لە ئێستاە پرسی زمان پرسێکە لە ناو شعری مۆدێرن و لە ناو شعری ئەمڕۆیە تەرکیز لەسەر چی گوتن ناگاتەوە، تەرکیز لەسەر چۆن گوتن ناکاتەوە، ینی چۆن چیەک ئەڵێیت ئەم چۆن گوتنە حتمما ئیلا زمانە و تەکنیک و ناو شعری کۆساریە زۆر بەباشی بەکارهێنراوە و ناو نیشانی شعرەکانی و ناوەڕۆکی شعرەکانی هەموو ئەوانە پشت ڕاستەکەنەوە و حەزم لێ لەسەر شتێک بوەسین زۆر جار کە باز لە شعری کۆساریەکرێ باز لە کوردی پەتیبوونی زمانە کوردیەکە یەکرێ و باز لەو دەوڵەمەندکردنی فەرهەنگە ئەکرێت کە کۆساری کردوێتی. ئەگەر ئەمە دیوانە شعرەکەی کۆساری بێمە لە کۆتایی شعرەکانیا فەرهەنگۆگێکی زۆر تایبەتی بۆ کردووە کۆڵێک وشەی زۆر جوانی هێناوەتە ناو فەرهەنگەکەەوە مەسەن بۆ نمونە ئاران ئاویلکە ئۆخژن حتا خودی وشەی فەرهەنگی لە بە جۆرێ لە جۆرەکان خۆی کاری زمانەوانانەی تیا کردووە. خۆی ئێمە گەر فەرهەنگمانە بێ ئەکرێ فەرهەنگ گەورە بێ بەزەم فەرهەنگی لە ویلە پاشگیرێکی بچووکراوەیە و خۆی دایناوە بۆ ئەم فەرهەنگی لە بچووکە و ئەوەی کە باست کرد ئەو زمانی پشت دەرەوانە هەر خودی خۆیان کاریگەری ئەو زمانە موکرێکە لەو دیوەیە باڵێکی زۆر باشی کێشاوە بەمدیا و کۆساری توانیوەتی زۆر بەوردی ئیش لەسەر ئەوە بکە و شعری خۆی زۆر زۆر پێ دەوڵەمەند بکەم. من هەندێک سەر قەڵەمم نووسیوە ئەگەر فرسەت بێ بیاندۆزمەوە مەسەلەن لە ناو زمانەکەشا گرنگێکی زۆر تایبەتی یاوە بە مۆسیقای شعر و بەوتر بە و ئێقاع شعریەکە لە ناو شعری ئەوە هەیە و بە جۆرە لە جۆرەکان شتێکی زۆر تایبەت و نایابی لێ دروستکردن مەسەن ئەڵێ کوانێ میوە میوانی باغی میوەکان بۆ میوانان ئەڵێ قردێلەی بەرسیلەی پەرچەمی دارمێو یان مەسەن ئەڵێ غەریبەی باغی فەرهەنگی ژیان یان ئەڵێ ئەو کانیە سپی و چاوشینە. لێرەیە زمان تەنها ئەوە نیەتر کوردیەکی پەتێ و بەکارهێنەوە لە ناو زمانی شعریا شتێکمانە پێوتری سحری زمانیان پێوتری لادانی زمانی یان ئەوەی کە پێوترێت تەقینەوەی زمانیان بەم دوایانە پێوترێ ماتەوزەی زمان لە ناو زمانە هێزێک هەیە ماتە دەوە هێزە دەرێنی خەیتە جوڵە ینی لە ماتەوزەوەی گۆڕی بۆ جوڵەوزە ئەرکی شاعریش ئەوەیە کە لە سەدافەت درێک بەو ماتەوزەیە بکاو بیهێنە بیخاتە ناو جوڵەوە. ئەو قەڵەمەدارە بێدارە بڕوادارم ئەو قەڵەمەدارە بێدارە بڕوادارم سێر ئێقاع بکە سێر مۆسیقا بکە سێر ئەو ترپە و ئیحساسە بکە لە ناو شعری کردنیش لە کۆتوبەندی وەزن و قافیە کۆساری زۆر لێزانانە وەستایانە توانیوێتی ینی وە خۆی لەو کۆتوبەندە ڕزگار بکە و کۆمەڵێ شیعری وە کۆڵێ حۆڕ زۆر جوان پێشکەشی خوێنەران هەوادارانی بکە. لە پرسی کێش و سەروایە لە ڕاستیەکە ڕاستەخۆ پەیوەندی بە زمانەوەیە هەمیشە مەکۆڵک نمونەی زۆری شاعرانمانە مەسەن بۆ نمونە شێرکۆبەکەس حتا لەم شاعرە نوێیانە کەسێکی وەکو ڕەوف مەحموود پور و خەڵکی زۆری لەوانە لە ئەوڵەوە کە دەست پێیەکەن هێشتا بە تاوەتی ناتوان پابندی کۆت و قافیە بن بە جۆرێ لە جۆرەکان لە سەرەتای شاعرەکانیانەوە بە کێش و سەروا دەنووسن. کۆشتاری چەند شعرێکی ئەوڵی بە کێش و سەروا نووسێ و لە دوای ئەوە دەستەکە بۆ شاعرانێکە بە جۆرێ لە جۆرەکان شعری سەربەستن. ئەمە قسە لەسەرەوە بکەم مۆسیقای شعری کۆساری مۆسیقایەک نییە ینی بە تەواوەتی دەستبەرداری مۆسیقا نەبووە هەمیشە ئێقاعەگەیە ترپەیەگەیە ڕیتمێگە لە ناو شعری کۆساریە ناتوان بڵێن لە سەداسەد ئەکرێت لە زۆربەی شعرەکانە دەستبەرداری کۆت و قافیە و بەڵام هێشتا شعرێکی کۆساری نابینەوە بێ مۆسیقا بێ هەمیشە ترپەیەگە ئێقاعەگەیە ڕیتمێگەیە هەر ئەمە شەوای کردووە کە بە دوو شکڵ دەربکەوەیەکە لەوانەکە زۆر بە تایبەتی ئەکرێن بە سرود یاکرێن بە لیریک بە گۆرانی ئەوترێنەوە ئەو ڕێتمە مۆسیقی وای کردووە. یەکێکی تریشان هەرچەند خۆی سەدایەکی زۆر باش و شتێکی زۆر باشی هەبوو بە خوێندنەوە ئەو ترپە و ئێقاعی کە لە ناو شعری کۆساریە هەیە هەر ئەوەی ئەوای کردووە کە خۆشی بە ڕێتمێکی زۆر باش بیخوێنێتەوە. مەوێ سەرنج بە مەشعرێکی کۆساری لە ناو دیوانەکەیە
هەر لەسەر ئەو ڕێتم و زمان زانینەی کۆساری کە ئەو ماتەوزەی ناو زمانە هێنەوەی کاتەوە بە جوڵەوزە و پێمانەیەتەوە دەپرسن لەو خامە ڕووخام و خاوەن فام و قامەی چیە و کێ و خەڵکی کوێ پەساپۆرتی کام ئاسمانی لە چاون و کام ئۆقیانوسی بێبن و کامە دەربەندی 1001 مانگ کون و سیرکە چاون و بێبن و 1 مانگ کون و کامە ڕێگە و کی هەجێگە و کامە دوورگە و 360 بتو ڕووگە و سیرکە ترپەوق ئێقا لە نێوان ڕێگە و کێهە و جێگە لە نێوان جێگە و دوورگەیە لە نێوان دوورگە و ڕووگەیە ئەگەر پێشووتر ئێمە لە ناو شعری کلاسیکی خۆمانە لە شعری کلاسیکا بەگشتی شتێکمان هەبوو بێ ناوی جیناسی تام و جیناسی ناقز و بێ ڕگە و زێزی تاو و ناتاو لە ئێستایا لە ناو دێڕەکانە لەس بە شێوەیەکی ئاسۆییە نەخوارەوە ئەم ڕەگەزۆزیە شکاوە و بە جۆرێ لە جۆرەکان مۆدێلێکی تری بەکارهێنانی زمانەیە کە کردکردنە کە هاوشێوەیە کە جیاوازیە لە هەنێ پیت و دەنگ و بڕگەیە کە لێرە کۆسایی توانیوێتی زۆر بەباشی جێگەی بکاتەوە ئیشی لەسەر بکە. کەواتە بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵێن کۆساری هەمووەکو ئەوەی کە کوردێکی باشی زانی و کوردێکی زۆر پەتی لە ناو شاعرەکانیان بەکارهێناوەکرێ بڵێن زمان زانە لە ڕووبەرەکەی تریشە لە ڕێگەی زمانی شاعری و کۆساری شاعیرێکی دیسان زۆر زمان زانە توانیوێتی زۆر بە وردی زۆر بە تایبەتی زۆر شاعرانە ئەو ماتەوزەیە لە ناو فەرهەنگی زمانی خۆیان بیهێنێتەوە بیکاتەوە بە جوڵەوزەیەکی زۆر باش و شاعرەکانی پێ شعریش وجودێکی یام ئامادەیەکی باشی هەیە لای کۆساریانی توانیوێتی وێنەی شعری زۆر جوانیش لە ناو دیوانەکە ئاجێ بکاتەوە. ڕاستە خۆ وێنە و زمان پەیوەندیەکی زۆر باشیان بەیەکەوە پێم خۆش بۆ پرسیارەت کرد هەمیشە ئەو شعرە باشانەی کە ئێمە ئەیان خوێنینەوە ئەیان بیستین و لە یادگاری ئێمەیان ماونەتەوە بە جۆرە لە جۆرەکان ئەو شعرانە کە وێنەیەکی زۆر باشیان لە پشتەوە هەیە و وێنە کرۆکی شعرە و گیانی شعرە و بڕبڕی پشتی شعرە و زۆرێک لەو ڕەخنەگرانەی کە هەم شاعران و هەم ڕەخنەگرانیش لە ئەدەبی کۆنەوە تا ئێستا تەرکیزیان لەسەر وێنە کردوێتەوە کەسێکی وەکو سیدی لویس کتێبێکی گەورەی هەیە بەناوی سوورەی شعری و هەمیشە بابەتی لێکۆڵینەوە لە ناو شاعرانە ئیمەیج سوورەی شعری بووە و حتا کەسێکی وەکو عەبدوڵڵا گۆران خۆمان نیگارخانی خەیاڵی بۆ بەکارێنێ و ئەم پرسە لای کۆساری بەهۆی ئەو زمانزانینەوەی کە هەیەی بەهۆی ئەو خەیاڵە وردەوەی کە هەیەی و بەهۆی ئەوەی کە چاوی شاعر چاوێکی زۆر جیاوازە لە چاوی کەسانی تر و هەمیشە کامێرەی چاوەکانی کامێرەیەکە هەموو ئەو شتانە ئەبینێ کە کەسی تر نابینێ کۆمەڵێک وێنەی زۆر جوانی بۆ ناو دیوانەکەی هێناوە کێشاوێتی ئەکرێ ئاماژە بە هەندێکیان بدەین ئەڵێ ئەو کورتە ڕێبوارم باوکی بەڕووم قەد و باڵای لە کوردستانی پڕازاردا ڕواوە ئەو کورتە ڕێبوارم باوکی بەڕووم سیرکە ئەو شوبهانە لە نێوان بەڕوو باوکە هەیە باشە زۆر بە وردی بەکاری هێناوە تەرکیزی خۆ سەر چوێنرا و پێچوێناوە گەربی وتایە بەڕووی باوکم قسەکە لەسەر بەڕوو بوو بەس کاتێک گەڵێ باوکی بەڕووم باز لە باوکیەکە ئەڵێ قەد و باڵای لە کوردستانی پڕازاردا ڕوا وێنەی کوردستانمان بۆ کێشێ لە خۆی باوکەکەیە شوبهاندوێتی بە بەڕوویەک چۆن ئەڵێ بە جۆرە لە جۆرەکان دار بەڕوو ڕەمزە بۆ کوردایەتی ڕەمزە بۆ ئەوەی کە لە ناو خاکی کووردا شتێکمانەیە ڕواوە بە محکەمی بە حەقمی محکەم بووە کۆساری ئەڵێ ئەو کورتە ڕێبوارم ئەڵێ ئەگەر چی ڕێبوارێکی کورد بم بەڵام قەد و باڵایکی زۆر باشم هەیە لە ناو خاکی کوردستانە ڕواندومە یان ئەڵێ هیچ جار نەم کرد دەستی تەوقەی موتوربە بخەمە ناو لەپی لقی هیچ دارژێرێ سێر ئەو زمانە کە چۆن بە جوانی بەکاری هێناوە دەستێکمانێ دەستی تەوقەیە هیچ جار ئەم نەیهێناوە موتوربەی کا لەگەڵ دەستی ژەهرە دەستی ژەهر دەستی تەوقە موتور بەکردن باشە ئەمە وێنەیەکی زۆر ورد و جوانە کە کۆساری زۆر شاعرانە و زۆر زیرەکانە ئیشی لەسەر کردووە یەکێکی تر لە وێنەکان بۆی زۆر دوور نەکەومەوە ئەڵێ عەرەبانە دارینەکەم دەستم دەگرێ وەک برایەک دەستم دەخەمە سەر شانی عەرەبانەیەکی دارین عەرەبانێکی دارین دەستی ئەگرێ عەرەبانە خۆی دەستی نییە بەڵام ئەمە لە ناو هونەری خواستنە بە کەسکردن و بەرجەستەکردنمانەیە جۆرەکانی ئیستیعارە یەکێک لەوانە بە تەشخیصکردنە عەرەبانەکەی کردو بە کەسێک کە بتوانێت دەستی بگرێ لە کاتێکە خۆی کۆساری ئەبێ بڵێ من دەستی عەرەبانەکەم ئەگەر بەس ئەم پێچەوانەی کردوتەوە بڵێ عەرەبانەکەم دەستم ئەگرێ اینجاڵێ وەک برایەک دەستم دەخەمە سەر شانی ئیدیۆمێگەڵێ ئەگەر برا لە پشت برا بێ مەگەر قەزال لای خوابێ لەو دۆخەیە کە کۆساری لە ناو ژیانی دوای ڕاپەڕینایە دۆخی دارایی دۆخێکی زۆر نالەبارە و کۆساری ئەوەی هەیەی وەک برایەک پشتی پێ ئەبەسێ وەک دارگۆچانێک هێز دەخاتە سەری بۆی بژێوی ژیانی پێ بڕێەوە بە عەرەبانەکەیەتی و زۆر جار لە بەردەم مزگەوتی گۆرەداینەوە شتی لەسەر فرۆشت و ڕێک ئەو هێزەی کە ئەڵێ برا لە پشت برابێ گواسوێتەوە بۆ ناو شیعر و
خستوێتە ئەستوی عەرەبانەکەی وای لێ کردوڵە عەرەبانەدارینەکەم دەستم ئەگرێ وێنەیەکی زۆر جوانە نێوان خۆی و براکەی و عەرەبانەکەی برا ئەو برایە نابرا ڕاستەقینەکەی برایەکە لە ڕێگەی زمانەوە دروست کراوە و پێم وا بە ئیشی شاعر ئەمەیە لە نەبینراوەکان شتی بینراو دروستکە و لە نەوتراوەکان شتی وتراو دروستکە و لە هەموو ئەوانەیە کە ئێمە وا ئەزاین کەرەستەی شعرینین ئەو ئەیان کاتە کەرەستەی شعری تۆ تەسەور کە عەرەبانەی دارین ئەگەر بەپێی لۆژیکی بابێ نابێ بە کەرەستەی شعری بەڵام تەسەور کە کۆساری لەوەش وێنەیەکی شعری زۆر جوان دروستەکە زۆر جوانە چینە سەر چەمکی مەرگ لای کۆساری مەرگ چۆن تەعاملی لەگەڵا کراوە یان تێڕوانینی کۆساری بۆ مەرگ چۆنە و چییە کۆساری بە جۆرە لە جۆرەکان ئەکرێ بڵێن مەرگەکەشی تا ڕادێک ئەتوان بڵێن شاعرانەیە بە جۆرە لە جۆرەکان خەمهێنە و بە جۆرە لە جۆرەکان هەستەکەی وەک ئەوەی کە تۆ وتت جۆرێک لە بێنازی پێوە دیارە مەرگ لای کۆساری بە باوەڕبوونێکی تەواوەتیەوە ئەچێ بەرەوپیری و هیچ کەس خۆی لێ نادزێتەوە و ناو شارەکانیە بە وردی ئاماژەی پێکردو و تەرکیزی خستۆتە سەری و هەمیشە ئەوەی کە بە ورەیەکی پۆڵاینەوە بەرەو پێشوازیە چێ مەرگە خۆی لە چوارینەیەکی ئاڵێ لە دنیادا لە دایەکبوون دوو بوونە یەک لە داوێن ئەویدی بۆ گۆڕچوونە ئاخر و ڕحلێ تەریبن بۆ ئەو کەسەی مەرگ بەلایەوە فوت و تێداچوونە مەرگ لای کۆساری بەواتای لە دایەکبوونەوەیە ئەگەر لای مەولەوی هەرکەستەوە لە دووبارەژ نیان لابد سعادەت ستارەژ نیان باوەڕی بە لە دایەکبوونەوەی نوێ هەبێ لای کۆساری مەرگ واتەیەکی تری هەیە من ئەمەوێ ئەو پرسەی لای کۆساری هەیە وەک ئایندارێک وەک باوەڕدارێک وەوەی کە باوەڕی بەخوا هەیە ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله امواتا بل احياء عند ربهم يرزقون ئەوەی کە باوەڕی بە نەترسی هەیە و باوەڕی بەوەیە بەرەو پیری مەرگ و ڕاو باوەڕی بە پلەی شەهادەت هەیە لای کۆساری ڕەنگی یاوەتەوە و هەرگیز لە مەرگ نەترساوە و بە جۆرێ لە جۆرەکان بە لەدایکبوونەوەیەکی تر ناساندوویەتی و پێناسەی کردووە و هەر ئەو مەرگەش کە خۆی باوەڕی پێ هەبووە لە ناو شعرەکانیان سەلماندوێتی ینی ژیانی کۆساری و مەرگی کۆساری ئەوەش ناو شعرەکانە تەری بەڕۆن و خۆی لێ لێنەیە زۆر باشە لە شعری کۆساریە هەست بە دیاردەیەکەکەین کۆساری وەکو شاعیرێکی نەچەمی و کۆساری وەکو شاعیرێکی ئەستۆ بەرز ینی کۆساری نایەوێ ببێتە وەکۆڵێ مامە حەمەوی بۆ هیچ کەسێ بکە یا کاسە لێسی بەردەم هیچ ئاغا و هیچ حیزب و هیچ ئایدۆلۆژیایەک بێ ئەنی بە جۆرێ لە جۆرەکان عیزەتی نەفس یا نەچەمیوی و سەردانەواندن لە شعر و دنیای کۆساریە هەستی پێدەکرێت ینی کۆساری نەک هەر ناچەمێ بەڵکو دەوێت بەگژ ئاغا و دەرەبەگ و شێخ و ئەوانەشدا بچێتەوە کە بوونەتە خۆرە و زەر و خوێنی خەڵک دەمژن یا بە جۆرێ لە جۆرەکان جیاوازیە چینایەتەکان لە کۆمەڵگەیە تۆخەکەنەوە ئەم نەچەمیوی و ئەستۆ بەرزی و سەردانەواندنە چۆن لێگەدرێتەوە یان چۆن هەستی پێ بکەین لە شعری کۆساریە لە ژیانی کۆساریە هەمیشە ئەوەی کە دیارە وڕوونە و لە ناو شعرەکانیشە یەکلا بووێتەوە دەنگی دلێری کۆساریە دەنگی دلێری کۆساری لە ڕاپەڕینەکەی و لە مزگەوتی گەورەی ڕانیە ئەوەی کە بەرامبەر بە دەسەڵاتی بەعس و لە دواترا بەرامبەر بە جۆرە لە جۆرەکان ئاغا و دەرەبەگ و ئەوانە بەرزیەکاتەوە هەمیشە لەم شارەکانیشە هەیە و هەمیشە جیاوازی شاعران لەگەڵ خەڵکانی ئاسایە ئەوە ینی شاعرێک لە ڕێگەی ئەو قسەیەوەیە کە هەیەی ئەو وێژەوەیە کە هەیەی ئەو وشانەوە کە هەیەی ئەو هێزە دەربڕێکەتیایەتی بە جۆرێ لە جۆرەکان لای شاعران هەمیشە ئەمە باوە من حەزەکەم بە نمونەیەک دەست پێ بکەم من هەڵۆی بەرزی لووتکەی داڵانیم هەریز وە قاڵاو ناکەومەچنە لای مە لە حەسەین دزڵی زۆر بەوردی هەیە و لە ناو ئەدەبیاتی ئێمەشا بەگشتی هەیە لە سایە عیزەتی نەفسم سەر شۆڕ ناکەم بۆ هیچ کەسێ سرم بەرزەکە ناهێڵێ دەمن بەرم بۆ هیچ دەسێ لە شعری کۆساریە لە شعری پاکانەی هۆنراوەیە لە شعری قەڵەمی ڕازگۆیە لە زۆرێک لە شعرەکانی کۆساریە ئەو هێزە هەیە و ئەو توانایە هەیە و ئەو دەنگە دلێرە نەچەمیوە هەیە هەمیشە باز لەوەکە کە من ناچەمەوە کە من نابمەدار عسای دەستی هیچ کەسێک کە من ئەو هێزم تایە لەسەر پێی خۆم بوەسم هەمیشە باس لەوەکە کە من خۆمم من ئەو کانی لێم کە خۆم ئەڕۆم من ئەو دارە بەرزم من ئەو دار بەڕۆم هەمیشە ئەو باسی داربەڕۆ لە ناو شعری کۆساریە داربەڕوو خودی کۆساری خۆیەتی و ئەو باوەڕەیە کە هەیەی لای کۆساری پێگەیەکی زۆر زۆر تایبەتی هەیە من پێم خۆشە لە فرسەتێکی ترا باز لە ئەگەر ئەو هینم بیت بە ئەرگ نەبێ شعری پاکانەی هۆنراوەیە پێم وا بێ لەگەڵ قەڵەمی ڕازگۆیە زۆر بەوردی باسی ئەو ئاکات ئەڵێ هۆنراوەکەم دۆخی تیژی دەبانێکە جوانەمەرگی ناو سندوقی کالان نییە ئاڵتونێکە دروستبووی بیستی ێزدانە جێگەی کانی کوردستانە تەسەور کە ئەم هێزەی کە خۆی هەیەی ئەم نەچەمینەی ئەبەسێتەوە بەخواوە ینی بە جۆرێ لە جۆرەکان هەموو ئەوانەی کە ئەڵێن
خوامان لە پشتانی ڕیلینکێک هەمیشە ناو کۆساری خی گەورەیە هەیە ئەڵێ من هەمیشە کە کەسێکی وام هەیە ئیتر سەر بۆ هیچ کەسێک ناچەمێنەوە کانیلەکانی کوردستان هەمیشە خۆیانن هەمیشە ڕوونن هەمیشە لە کانیلەیەکی ترەوە سەرچاویان نەگرتو هەمیشە لە شوێنێکی ترەوە نەهاتون خۆی شوب هاندوو بۆ کانیلەی کوردستان کە خۆیەتی کە لەسەر پێی خۆی وەساوە لە شوێنێکی تراڵی هۆنراوەکەم سۆمای چەکی دامەزراوە بەرەومە بەس وەکو دەسەڕ و لە پێی فڵچە پەنجەی شانی بێباوەڕان بێبارەکان خۆی لە چاو شان و سەری مەلهۆڕەکان ناقشێنێ ئەڵێ هەرگیز من ئەو هۆنراوەیە کە هەمە دیارە هۆنراوەکەی خۆی ئەشبهێنێ بە هۆنراوەکەی سۆمای چەکی دامەزراونی بنەمایەکی دامەزراوە ینی شوێنێکی زۆر محکەم و تۆکمە و تایبەتیە لە شارێکی تریا شاری قەڵەمی ڕازگۆیە دیسان زۆر بەوردی لەسەرەوە ئەوەستێ چەند خودکارێکی ڕەنگا و ڕنگ خڕبوونەوە لە پەرداخێ بە شێوە و ڕنگ سەرزارێکی بۆ کردارێ بوون بە یەک دەنگ بەڵام پێنووسێکی خۆشنووسی سپینوس نەخاپاو هەڵ نەزەلی بە وێنەی حەمرین بوو بە قەندیل نەک هەر قەندیلی بە مەندیل بوو بە سوورێن سێرکە گەر ئێمە قەندیلمان هەیە حەمرینمان هەیە سوورێنمان هەیە کێوی ئاسنگەرانمان هەیە ئەمانە بە هیچ شتێک نالەرزێن ئەڵەی قەندیلە لەسەر کێشیە ئەڵەی سوورێنە لە بەرزیە ئەڵەی کێوی ئاسنگەرانە ینی هەر خودی ناوی ئاسنگەران و دواتر کێوی ئاسنگەرانیش ئەو هێزەی کۆساریمان پێ نیشانە داڵێ من ئەوانم هەرگیز ناچەمێمەوە و لێرە بە وردی ئەوە ڕوونە بێتەوە کە لەم شعری کۆساریشە هەموو ئەو باوەڕە هەیە کە خۆی لە ژیانی خۆیان بە جۆرە لە جۆرەکان هەر لە بابەتی نەچەمیوی و کۆڵنەدان یان جۆرە لە جۆرەکان سەرنەوینەکردن لە شعری کۆساریە با بڕین بۆ وەکو ئەڵێ خۆ بە قوربانیکردن بۆ ئەو مەبدەئی کە باوەڕی پێی بووە ئەنی ئێمە تا ئێستا قازی محەممەد بۆیە سمبول و پێشەنگ و تاجی سەری ئێمەیە وەکو کورد لەبەرەوەی کە خۆی کردە قوربانی میلەتەکەی ئەو مەبدەئی کە باوەڕی پێی بوو بە پێچەوانەی هەموو سەرکردەکانی ترمانەوە کۆساری ئەگونجا تەنها شاعیرێک بێت و خەباتکارەکان هان بدا بۆ ئەو مەبدە و بە خاڵێ ئەو ئامانجەی کە باوەڕیان پێێتی بەڵام خۆشی لە نێو بۆتەی ململانەکانایە ئەنی خۆشی بەجۆی لە جۆکان لە سنگەردایە چەکی خەبات لە شانایەتی لێرەدا شارێکەیە کۆساری کە من وەختی خۆی زۆر بەلامەوە سیر بوو ینی لێرەدا ئەگونجێ میکانیزمەکانی سەرکەوتنی شۆڕژ لە کوردستان ئەبەستێتەوە بەم خاڵانەوە کە لە شارێکە زۆر جوان باسیەکە هەر کاتێک لە پێش جەماوەر مێزەری یەک مەلامبینی لە برینی شەتەک درابوو هەر ساتێ دیم سەرکردەی خۆشەویستی خۆم خوێنی گەشی لە پێڵاویدا وەستا بوو هەر ساتێ دیم کوڕی هەر وەختێ دیم برای بەزیب و چاونە ترسم ئەستۆی بەرزی بە قەنارەدا کرابوو هەر کوڕێک دیم خوشکی داوێن پاک و ئازام بەبێت تاوان دوای ئازاردان سەر برابوو هەر پێچێ شعری منتاندی لە سەرەمەرگم گریا بوو ئاوا پیاە دێ هەتاوەکو کۆتایی مەبستمەوەی لێرەشدا کۆساری ئەگونجێ لە بەرامبەر مەرگیشدا هەر سەری نەوی نەکرد بێ بۆ مەبدایەکەی خۆی لێرەشدەوە با بدەینەوە بۆ لای ئەوەی کە ئێمە زۆرجاڵێن بۆچی شۆڕژ لە کوردستان سەر ناگرێت بۆچی دادپەروەری و خۆشگوزەرانی نایەتە بوون نایەتە دی لەوەی کە ئەوانەی کە پێشەنگ و پێشڕەوی خەڵکن ئەحمادە نین لە مەرگا پێش خەڵک بکەون بەڵام کۆساری پێش خەڵک کەوت پێش ئەوانش کەوت کە بانگەشەیەکی گەورەتریان لە کۆساریە کرد ئەو لە تەمەنێکی زۆر کەمە ئەتوانین بڵێن لە دوو دەی تەمەنیدا دوا ماڵاوایی لە ژیانەکە لەبارەی ئەم شعرەوە و لەبارەی نەچەمین لە بەرامبەر مەرگیشدا کە ئێمە پێشەمە باسمان کرد پێم خۆشە زیاتر قسەم بۆ بکەین ئەمە ڕەبتی کەمەوە بە پرسیارەکەی پێشومەوە و دوجار ئەوەی کە کۆساری کردی یەکبوونی نێو گفتار و کرداری بوو ینی کۆساری ئەوەی کە لە وتەکانی هایبوو بە کردار دقیق ڕێگەوەیە وەش کە لە پێشووتر وەکو نمونەت هێناوە لای قازی محەممەد و کۆمەڵی سەرکردەی لەو جۆرە هەیە و بابینە سەر ئەوە لە ئێستاە ئەو شعرێ ئەڵێ هەر کاتێ لە پێش ژەماوەەر مێزەری مەلایەکم بینی ئەو بۆ وەڵامی پرسیاری پێشوو بوو ڕێک کردار و گفتارەکەی بەرامبەر یەکتری بوون لای کۆساری سەرکردە پیرۆزە تا ئەو شوێنەی کە لە جێ هەموو شتێک داینێ باشە پیرۆزە مەسن خۆشیوێ حتا هەندێک جارەکری شعری بۆ بڵێ بەڵام لە بەرامبەر ئەوەیە دەستەوسانیش ناوە سێگەر هەڵەیەکی بینی و نیشانی پرسیاری خاتە سەر لای حاجی قادری کۆیی پرسێگەی پرسیینەتەوەیە و هەمیشە لە بابەت پرسیینەتەوە کۆمەڵێک نیشانی پرسیاری داناوە کورد بۆ نایەگا بە ئامانجێکێ لەوانە زانست و چەک پێکەوە گرێدا ئەڵێ بەشیر و خامە دەوڵەت پایەدارە ئەمن خامەم هەیە شیر نادیارە مەیەکێ لە خاڵەکانەتی لای
لای کۆساری ئەمە ڕوونە بێتەوە جارێکی تر دەنگی قورئان چەکی خەبات کێوی کۆڕە و بالیسانین بەرگونانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین باشە لای حاجی قادری کۆی باز لە نەبوونی سەرکردەیە کرێڵ ئێمە سەرکردەیەکمانە پێشەیمان بکات لای کۆساریش بە هەمان شێوە بە دقەتەوە سەنج لەسەر ئەوەی ئەڵێ سەرکردە ئەو سەرکردەیە کە پێشەوی گەلەکەی بێ هەر کاتێ بینیم هەر کاتێ لە پێشەماوەەر مێزەری مەلایەکە ئەو دەمە لە ناو ڕابوونی ئیسلامیا و ناو حیزب ئیسلامیەکانی کوردستان و ناو ئەو حیزبەی کە کۆساری کە تایەتی هەمیشە سەرکردەکان مەلاکان بوون و جگە لەوە کۆساری جگە لە نەقدی ئەم دۆخەی کە ئێکە نەقدی مێژووەکە ئەنی مێژووی ئێمە بۆ ئاوایە بۆ هەمیشە دووبارە بێتەوە ولنا ئەویا کۆساری نەقدی دۆخی ڕۆشنبیریەکە لە پرسی نێوان نەقدی مێژوو دووبارە بوونەوەی مێژوو بۆ هەمیشە ئێمە ئاومان بەسەرەیە مەسەن بۆ نمونە ئەگەر ئێمە ئەم پرسە وەرگرین کارەساتی شنگالمانەیە مەسەلەن پێشتر کارەساتی کۆڕەوەکەمانەیە پێش ئەوە مەسەلەن هی شۆڕش یەک لە دوایەکانمانەیە هەمیشە ئێمە لە شۆڕشەکانە ئەدۆڕین بە جۆرە لە جۆرەکان باز لە دووبەرەکی ناو مێژووی ئێمە ئەکرێ هەمیشە کورد خۆرەیەکی هەیە مەسەلەن تەورەکەی لە کلکی خۆیەتی مەسەلەن ئەوەی بنەوانەکەی بڕێ هەر خۆیەتی نەقدێکی زۆر وردی ئەوەی کردووە پێم وابێت لە شعری مانگیرانایە ئەگەر سەرنجی بینێ زۆر بە وردی ئیشی لەسەر ئەوە کردووە ینی کۆساری مێژوش ئەناسێ بە جۆرە لە جۆرەکان ئەڵێ ئێستاکە خەنجەری بریقەداری زۆر کوردی بەتوانە هەڵکێشانی بەدەستی گڵاوی دوژمنە ئەنی ڕاک دقیقن واز دەکەی باز لە ئێستاکە هەمیشە دوژمنێگەیە مەسەن کەسێک لە ناو خۆت هەڵە بژێرەوەی کاتەوە بە دژی خۆت ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوە زەنگ چەکی دەستیان قۆناقی بەرەو دوژمنە قۆناقی بەرەو دوژمنە و لولەی تفەنگە و نوگەکەی بەرەو خۆیەتی مەسەلەن نەقدێکی زۆر وردی ئەو دۆخەکەڵێ زۆر ئەمیندار ئێستاکەش هەر ئەمنی سوورن ئێستاکەش هەر ئەمنی سوورن زۆر ئیسیسلامی خێرۆمە نۆکەری پارەی ئەستورن هەڕێک ئەو دۆخەیەکی ئێستا هەیە زۆر یەکگرتن یعنی کوردی بادەکردن زۆر یەک ڕێزی ئەمڕۆ یەکتر سەر بڕینە زۆر نزیکی ئێستا یەکتر هەڵبڕینە زۆر یارمەتی یعنی ڕۆژی ڕەش و نەکبەتی زۆر قۆڵ لێکدان قۆڵ بڕینە باشە بە جۆرێ لە جۆرەکان هەمیشە ئیشی لەسەر ئەوە کردووە ئەو برینانەی کە لە ناو مێژووی ئێمە هەیە کردوێتی بە شعر و پیشیانی یاوی لەو شارە بەناوبانگەشیا کە خۆی خوێنێتەوە هەن دەڵێ هیچ جوتیارێکتان دیوە عاشقی گوڵە گیاکەڵە بێ و گوڵەگەنم بتۆرێنێ نازانم کەستان دیوە لامپای خۆشنەیە مەردز نەبێ و چی پێشمەگەمە بەس داوەیە دەیەوێت باس لە سایکۆلۆژیای تاکی کوردیش بکەین بە جۆرە لە جۆرەکان وەکو چۆن نەقدی مێژوو وە سەرکردەکانمانەکە حتا جگە لە ناو نەقدی تاکی کوردیژەکان نەقدی ئەو نخبەیەژەکە کە پێیانەڵێن ڕۆشنبیر و خوێنەوار و پێشەوی خەڵکەکەن ئەڵێ من خۆم وەکو ئانە ناکەم بۆ وێنەڵێ دڵنیا بن سەری کەڵم چاوی پەلم سرم کەوەکوین وایە بۆ هیچ داڵی کەلاکۆر و هیچ سیسارگەنەوی ناکەم جەوهری قەد و لقوپۆپم بەوەی شومەی خوار و ژووری شەرق و غەرب نەوی ناکەم باشە ئێمە گەر پانتاییەکمان هەبێ شەرق و هەرب ڕۆژهەڵات و ڕۆژاوڵی نە بۆ ئەولا نە بۆ ئەملا یعنی من نەنۆکەری ئەوانم نەنۆکەری ئەمانم من سەر بۆ ئەوانە نەوی ناکەم ئەڵێ لێو عیان بێت خۆشەویستان نوکی قەڵەمی چاوتیژم لێرە نوکی قەڵەمە بەسی لە درکە لە سیفەت لە سیفەتی نووسەربوونی ئەڵێ بێبەریە لە درێژووکە قەڵەمی مار لە نوکی دانی خەمگڕ و بە ناونوکی دەنوکی کۆتری سپی و ئاشتی هێنەر لە ناو کاردا تەڕازوی زێڕ و پاندانە دەنوکی داڵ و زمانی کەومار باشە زۆر پاندار و قەڵەم ستێنسڵی ئەمڕۆ هەر بۆ ناو نووسەرن زۆر قەڵەمیان وزە و مەرەکەبیان خوێنی سووری گەلن حتایەتە خوارەوەڵێ بۆ چینی نەزار و بێکان بوونە نەقیزە و قوڵەدار لە قەڵەمەکەی من ئەو شتانە ناکە تایەتە خوارەوە بە جۆرە لە جۆرەکان ئەڵێ پەڕیسی خوڕ و کەڵبی ڕێوی و پەڕی مۆچی باە قوشن باشە حتا کۆتایی باز لەو قەڵەمانەکە کە ئێستاشی بەدواوە بێ ئەم حیزب لەسەر ئەو حیزب ئەم بەرە لەسەر ئەو بەرە میدیای سێبەر قەڵەمی قڕاو نووسری کڕاو نەقدی هەموو ئەوانەیە کاڵێ من سەر بۆ ڕۆژەڵات و ڕۆژاواش نەوی ناکەم ڕێک دقیق وەکو ئەو ئیدیۆمە یان ئەو دێڕێکە پێشووتر وەکوی مەلا حەسەین زڵی بۆم هێنایتەوە من هەوڵی بەرزی لوتکەی داڵان هەرگیز وەک قاڵاو ناکەم ئەمیش ڕێک بە دقیقی ئەڵێ ئەگەر ئیدیۆمەکە وابێ یان دەربڕاوە شعرەکە وابێ ئەڵێ من چینە نە بۆ ڕۆژەڵات و نە بۆ ڕۆژاواش ناکەم جوانە دوو نمونەی شعریت کردنە پاڵپشت بۆ مەبەستی کۆساری یەکیان هی مەولەوی تاوگۆزی یەکیان حاجی قاری کۆی کۆساری کاریگەری شاعیرانی بەر لە خۆی شاعیرانی کلاسیک بە تایبەت ئایا کۆساری کاریگەری هیچ شاعیرێکی بەسەرەوە دیارە یان بەو نێمە دەتوانین دەرک بەوە بکەین کە کاریگەری شاعیرێکی بەسەرەوە یان بەسەریەوە نییە
بو تبيني وندا وردا بو رهند قوليك هي مثلا سمي الأول كشاعر كاني شاعر كتير أخواته أكري هند جار لا سايبه أكري بيش أود زي أدبي بك أميني أكري لا سايبه كأمشي كم تريه أكري دق آوازاني به وأكري بكار هناني بيني شاعر كتير بك الشعر كونا وقته الكجهب ووقت النشان هو الاستاشا وقت جوري كنوه شعر هيك بي وتري بارودي أوي أقام لي بك وساري للرجي هندق لدوستكانه شعري أو بوم جراوة ويان بيستوما شعري شاعراني كلاسيك بتابتي محوي ونالي وملاي جزيري خوان وتوا ولا لنا شاعرين النيوش دا أقال الشركة وبكسول عبد الله باشا هو بديوانه كان شيهبون وبجوري لجوري كان السرسام وبلقاء يعني قلتني شعري شركة وبكس أجر شيء لروي فكر وأيديولوجيا وزور جابون وباوري كم تعزورك بوانوا لنا وشعر كان بودر كبوردي هستي بيناكن بلين أما يعني فلان كسول جير كاريجري أو تويتي بلام أوي كجرين بتصوري من بباوري من ناس أنا مخد آجايا ناخد آجايا كوساري هرزو بش لو دوخ الشعرية جا كبيوتري كلام موزون مقفع ولا هو معناه أوي كبناسي شعري كلاسيك بوبو شعر وزياتر بو ترزا نوسيكا نوسين يعني سبكو ستالي دواي بزوتنا ويا الروانجا ودواي أدبيات الروانجا بحكمي أوي بجوري لجوري كان وشكان زور بجار كردي بتين وجوري لترزي تدايا كالرمزة وبجوري لجوري كان أدبياتي برنجارية وهروها للريفورمي شو برجوري لشعر كمينك شامي درجة قصيدة درجة وكو نموني شعري زني ناديار وبرجوري لشعر كمينك بوستر الشعر وكدنجي جرر والرابي تدايا مثلا نزيك لو يك بلام تشيروك الشعر يعني همو أو ريتم الشعر يعني كدواي بزوتنوي الرانجة هاتنا أدبية ما بجوري لجوركان للريفورم التكنيكي والنزيك اللي بلام وجوينيكي زور دياري كلا وبلين أما مثلا بونو برامج شعري محيو أما هنا لي أما هيك كم ترهز بواكي مانس صعيب لو قناغيك كوساري بيج رابريني تدرك به بون منا مانس تكريا كارمان هي مانس جوتيارمان هي مانس جمال بيدارمان هي كوساري بلام هست ب تێپەڕاندنەکەی کۆساری پێش زۆر پێشکەوتووە کۆساری ئەو ئایدۆلۆژیایی کە ئەگونجێ شعری ئەوانی کۆت کرد بێ تا ڕادەیە کۆساری توانیوێتی لە پەلوپۆی خۆی لێ بکاتەوە و هەنگاوێک زیاتر بەرەو پێش بچێ و بە جۆرێ لە جۆرەکان دیوانەکەی یان شعرەکەی لە تەم و غماری ئایدۆلۆژیا پاک بکاتەوە ئەم تێپەڕاندنە بۆ ئەم جورئەتەی کۆساری بۆ یان هۆکار چی بووە کە کۆساری توانیوێتی ئەو سێ شاعیرە ناودارە کە ئەگونجە لە پلەی سیاسی و کۆمەڵایەتیشان لە کۆساری هەم بە تەمەنتر بوون هەم لە پلەی سیاسی و کۆمەڵایەتیشان بە ناوبانگتر و ناودارتر بوون بەڵام کۆساری پێشی هەمویان دەداتەوە ئەوان تێپەڕێنە ئەم تێپەڕاندنە هۆکارەکەی چی بوو پێم وایە بە یەکێ لەم ساڵانەی ڕابردووە بوو لە ساڵیادی وەفاتەکە شتێکی کورتم لەو بارەیەوە نووسی تێپەڕاندنی کۆساری ئەوانەی پێشوەی ئەگەر ئێمە ئەو دۆخەی کە شعری کۆساری تێدا لەدایەگە بێ ناوی بنین وەکو من خۆم بەو پێناسەیە لەگەڵ یانیم ئەدەبیاتی ئیسلامی و نائیسلامی ئەوەی کە ئەو ساپیانەوت یەکێتی نووسەرانی ئیسلامی و مەسەڵەن نووسەرانی ڕابوون و سەحوەی ئیسلامی ئەوانە کۆمەڵێک هەبوون کە کۆساری ژێکێ بوو لەوانەیە کۆساری درێژە پێدەری ئەوان بۆ کرێ ئەماژە بە سێ نمونە بکەین دەنگی جەمال بێدارمانەیە لەگەڵ عوسمان جوتیارە و لە دواویش کرێکارمانەیە شعری ئەمانە بە جۆرە لە جۆرەکان باگراوندێکی ئایدۆلۆژی سەرفی لە پشتە و بە جۆرە لە جۆرەکان کراوەتە قوربانی ئایدۆلۆژیا باشە هەمیشە ئایدۆلۆژیا بۆی خۆی دەرخا شعر خاتە خزمەتی خۆیەوە لێرەوە مەسەن ئایدۆلۆژیاکە زۆر بەڕوونی دەرەکەوێت و هەمیشە بۆی بمانەوێ شعرێ بکوژین پڕێکەین لە ئایدۆلۆژیای تر هێزەکەی ناهێڵین هەمیشە دوو تەوەرمانەیە یان دوو پرسی جیامان هەیە لە دۆخەمیان ڕەوەکەیان نمونەی جەمال بێدار و عوسمان جوتیارمانەیە لای ئەمان شعر کراوەتە قوربانی جۆرێک لە ئایدۆلۆژیا کە هەستەکەی ڕێنمایی دەکا جۆری لە ڕێنماییدانە ئەو شتێکی لەو بابەتەیە مەسەلەن لە شعری سروەی بێداری جەمال بێدارە مەسەلەن تەمەن کاتێکی دیاری کراوە هەرکەس بەشی خۆی پێسپێراوە ئەوە لەو شعرەیە مەسەلەن حتا لە شعری لەو شەوەدا بوو لە شعری چرۆی باوەڕ لە دیوانی چرۆی باوەڕە عوسمان جوتیارە مەسەلەن خوشکی ئافرەتی پاک داوێن دڵپاک و شێوا ئەمانەیە خوشکەکەم ئێستا بەهاری ژێنتە گەشاوی گەشی ئەم وەعزدانە ئەم قسەکردنە بۆ خەڵک ئەم دۆخە ڕێنماییدانە و ئەکا کە زیاتر شاعرە وەکو کەسێکی قسەکە دەرکەوێنە وەکو شاعرێک لە بەرامبەر ئەوەیە لای مەلاکرێکارمانەیە ئەمە کە وەکو شاعرێک دەرەکەوێت شعر لای کراوەتە قوربانی ئایدۆلۆژیا بۆ شعر بەو نوعی کە هەمیشە لە شعری کرێکارە ئەمە هوتافمانەیە جۆرێک لە حەماسەتمانەیە و ئەمە وای کردووە کە شعرێت کەمتر دەربکەوە باشترین بەڵگەش بۆ ئەوەیە زۆربەی زۆری شعر
شعرەکانی کرێکارەکرێن بە سرود و لە مەدانی خەبات و شەڕ ئەوانەیە وەکو هوتاف بەکارێ هێنێنەوە هو هێزی گەنجی جیهادی زایڵی کاروانی شادی هێزی و گزنگی ڕۆژی ئازادی لە بەرامبەر ئێمە شعری کۆساریمانەیە کەمتر ئەوەویتە تا ڕادەیەک ئەکرێ بڵین هەیە بەڵام لە سەداسەد وەکوانە نەکراوەتە قوربانی شعرەکە بکاتە قوربانی ئایدۆلۆژی نەیویستووە و لە ڕاستیە پرسێگەی ئەڵێن ئەگەر کۆساری بمایە ئێستا فلان و فلانی تێپەڕ کرد بوو من پێم وایە ئەگەر کۆساری بمایە بە مەرج ئەوانی تێپەڕ کرد و مەرجەکە چییە ئەگەر لەو ئایدۆلۆژیەدا بماڵڕایە ینی ئەوەی لەمپەرە لە بەردەم شعری کۆساریە ئایدۆلۆژیەکەی نەکەمەنەکەی ویستم ئەو پرسیارە بکەمە کۆتایی بەرنامەکە گەر مەرێک مەودای بدایە کۆساری ئێستا لەکوێی هاوکێشەی شعری و ئەدەبیاتی ئەمەیە بوو بەڵام پێشەوە لە پێشەکیە شارێکم خوێندەوە لێتان پرسیوین ئێوە چین ئەوەش وەڵام ئەم شعرە گونجێت تێکەڵکردنی خەباتە نەتەوەی و ئاینیەکە بێ ینی بۆ منە لە لایەک سەلاحەدین ئەیوبی دەهێنێت کە خەڵک دەڵێ هیچی بۆ کورد نەکردووە خەڵکێکی دڵپڕلەقین لە لایەکی شێخ مەحموود دێنێ لە لایەک قورئان دێنێ چەکی خەبات دێنێ ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەم شارە دەگونجێ کۆساری بیاوێ بیکاتە نازنامە و پێناز بۆ تاکی کوردیان بۆ جوگرافیای کوردستان تەنانەت لە ئاخرا دەڵێ نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێنج پارچەی کوردستانی کە ئەمە تا ئێستا ئێمە هەر ئەڵێن چوار پارچەی کوردستان هەر چوار پارچەی کوردستان پێم خۆشە لەبارەی ئەم شارەوە قسەم بۆ بە یەک ڕستە وەڵامی پرسیارەکەی پێشوو قفڵ لێ ئێمە کۆتایی پێیانم ئەوەی لە بابەت تێپەڕاندنەوە هەمان و من پێم وابێ کە دڵی تێپەڕاندن کۆساری ئێستا خۆی نەماوە و قسە لەسەر نادیارەکەن و هەمیشە ئەدەبیاتی جدیەوەی قسە لەسەر بوونەکە کۆساری ئەگەرچی لە ڕووی چەندێتیەوە شعرەکانی ئەکرێت لە زۆربەی خەڵک زۆرتر مەسەن بۆ نمونە لە حەما عومەر شعری زۆرترە لە بەکر عەلی شعری زۆرتر لە ئەحمەد هەدی شعری زۆرترانی شتێکی بۆ ئێمە بەجێ هێشتووە ئەتوان قسە لەسەر ئەمە بکەین نەک لەسەرەوەی کە کۆساری ئەگەر بمایە کی بەجێ هێژون پێم وایە ئەگەر بشمایە بەڵام ئایدۆلۆژیا بەو شێوەیە کۆتی بکردە هەر وەکو ئێستا بوو ینی مەرجی یەکەمی تێپەڕاندنی شاعر ئەوەیە کە کۆساری و دۆخە ئایدۆلۆژی تێپەڕێنە کۆساری لەو شوێنەیە زۆر شاعرانە سەرکەوتووە کە ئایدۆلۆژینە لەوێش هەندێک نەقسی تەیە کە زیاتر ئایدۆلۆژیە بۆ وەڵامی پرسیارەکەی پێشووتر تەسەورێکی باوایە کە بەجۆرە باوایە و هەیە حتا لای نخبەی کوردیژە ئەوەی کە دیندار و ئایندار و ئیتر نەتەوەی نییە و ئەوەی کە نەتەوەی بوو ڕەبتی بە ئاینەوە نییە کۆساری ئەمە ئاوەژووە کاتەوە ڕێک دقیق بۆ وەڵامی ئەم پرسە و شیعرە ئەنووسێ لێتان پرسیون ئێوە چین ئەوەش وەڵام لووتکەی قەندیل گەوەی ماکۆک پێشدەشت و بناری حەمرین وەڵامێک بۆ هەموو ئەوانەی کە ئەڵێن ئەوەی ئایندار بووتر نابێنێتەوەی بێ باشە لووتکەی قەندیل گەوەی ماکۆک پێدەشت و بناری حەمرین هەموو خاک و خۆڵی کوردستان هەڵەبجە هەورامان کێوی کۆڕێ و بالیسان خاک و دەشت و شارە زۆر هەموو ئەوانە لەو شعری کۆساریە بوونیانێ هەتا وشەی کورد چەند جار دووبارە بووتەوە ڕەمزەکانی کورد هێندەی ئەو ڕەمزانەی کورد هەن لە ناو شعری کۆساریە هێندە ڕەمزە ئاینیەکان نین ینی بۆ ئەوی بڵێن کە کۆساری ئاگای لە نەتەوە ئەوانە نەبووە ینی ئەوەندەی خاکی و جوگرافیای کوردستانی ئەوەندە حیجاز و مەکە و شام و ئەوانە نییە ئەمە وەڵامێکە بۆ ئەوانەی کە بڵێن کۆساری یەکسەر صرف ئایدۆلۆژیست بوو ینی بەس خەریکی ئەو دۆخەی خۆی بووە باشە ئەکرێ بڵێن بە جۆرە لە جۆکەرن دیسان لەوێشا هەم لەو شعرەشە هاوسەنگێکی زۆر زۆر باشی پاراستوە کاتە من وەڵامی ئەو پرسیارەشت دامەوە ئەگە مەرگ نەبووایە قسەی جەنابتانەوەیە کە ئایدۆلۆژیا هەمیشە کۆت و بەند ئەکاتە گەردن و پێی مرۆڤەکان ئەگەر کۆساری ئەمەی تێپەڕاندایە و کاتە گونجا هەتا ئێمە لە دەمەتەقەیەکی گروپی گوڵنارا پرسیارمان لە ئەبوو بەکر کاروانی کرد لەبارەی کۆساریەوە ئەو پێی وایە ئەگەر کۆساری مەرگ مەودای بدایە شەرکۆ بێکەچیشی تێپەڕان کەواتە من وەڵامی خۆم وەرگرتوویتە پێویست ناکات زۆر لەسەر و چەم کە بڕۆی نازانم ئەگەر قسەیەکت ما بێم کۆتا پەیامت لەبارەی کۆساری و شعری کۆساریە چونکە کاتی بەرنامەکەم تەواو ئەلبەتە سپاس بەوە دەرفەتە و دووبارە دەستان خۆش بێ و پێم خۆشە ئەم بەرنامەیە بەردەوامی هەبێت چونکە قسەکردن لەسەر شعر نە قسەکردن لەسەر شەخص ئەوەی کە گرنگە بەلامەوە دیوێکی ڕخنەیی جدی تایبەتمان هەبێ لە دەرەوەی ئایدۆلۆژیا قسە بکە بۆی کۆساری و کۆساریەکانی تر هەموو ئەوانەیە کە دیندارن و کە بێدین کە سەر بە هەر ئایدۆلۆژیایەکن ئێمە وەکو ئەدیب بیان خوێنینەوە چونکە چاوی ڕخنە چاوێکە ئایندار و بێ ئاین ناناسێ ڕاست و چەپ ناناسێ فلان ئایدۆلۆژی فلانە ناناسێ بۆی شاعرانی تر نەکرێنە قوربانی وەکو ئەوەی کە کۆساری تا ڕادێکی زۆر دەتوانم بڵێم کراوەتە قوربانی و زۆر کەم ڕخنەی ئێمە ئاوری لێداوەتەوە ئەوەی کە منیش لێ سیاوتم قسەی ڕخنەگرێک نییە و قسەی کەسێکی ئەکادیمینی ئەوەندەی قسەی خوێنەرەکە هیوادارم توانی بێتم گۆشە نیگایەکی بچووک لە شعری کۆسایی ڕۆشن بکەم زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ بە بەرنامەی خەڵوەتت بەخشین سپاس بۆ وەڵە بینەرانی عەزیز خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەشم تا بە یەکێشنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم جێی خۆیەتی لێرەوە سپاس بۆ دەستگای جەمال ئەیفان دەربڕم کە ئەم شوێنەیان سۆگەر کرد بۆ تۆمارکردنی ئەم ئەڵقەی بەرنامەی خەڵوەت تا بە یەکێشنەوەیەکی تر لە پەنای خوادا بخواتان